ئیدارێکی دادگەرانە بێ بۆ هەموو خەڵک وەکو یەک. ئیدارەی سربەخۆی سۆران سەبارەت بە ڕێکخستنەوەی دیاردەی چەکداری و چەکی بێمۆڵەت لەگەڵ سەرجەم لایەنە سیاسیەکان کۆبەوە. و لێرەوە هەموو ئەو لایەنانە بە خۆشحاڵیەوە هەمویان هاوڕا بوون لەوەی کە بێکەوە بە هەماهەنگ و بە هاوکار بێکەوە هەوڵی جێبەجێکردنی ئەو بڕیارە بدەین و دیاردەی چەک هەڵگرتن و دیاردەی چەک لە سنووری ئیداری سربەخۆی سۆران نەک هەرکەم بکەینەوە بەڵکو نهێڵین. لە ئەو ماوەیە هەرچی زووە هەوڵ بدرێتن لەو بنکانی کە دیاری کراون بنکەی بەنسبەت ئیدارەی سۆرانە لە بنکەکانی پۆلیسی قەزای ناوەندی سۆران و بنکەی پۆلیسی مێرگەسۆر لە قەزای مێرگەسۆر، بنکەی پۆلیسی چۆمان لە قەزای چۆمان و بنکەی پۆلیسی ڕواندز لە قەزای ڕواندز، هەموو ئەو چەکانەی کە هەیتیان و مۆڵەتیان نییە لێوێندران تۆماری بکەن. دیارە وەزارەتی ناوخۆ پلانێکی هەیە بۆ ئەوەی کار لەسەر ئەم چەکانە بکاتن. ئەو چەکانە ئەوەی کە پێویست بیتن مۆڵەتی پێ بدرێتن و هەموو ئەو ڕێنمایانەی تێدا بێتن کە بشێتن بۆ مۆڵەتدان مۆڵەتی پێدەدرێتن و ئەوانەی کە مۆڵەتیان پێنادرێتن چەکەکانیان لە ڕێگای مزایدەیەک بۆ ئەوەی نرخی ئەو چەکانە بزانرێتن چەکەکانیان لێ دەکردرێتەوە و پارەکان دەگەڕێنەوە بۆ خاوەنەکانیان. زۆربوونی چەک لە دەستی هاوڵاتی هۆکاری سەرەکی پارتە دەسەڵاتدارەکانن، چونکە ئەوان کار ئاسانی بۆ پێدانی مۆڵەتی چەک و تەنانەت لە بەشێک لە بۆنەکاندا چەکیان وەک دیاری دابەش کردووە. ئێمە لەو کۆبوونەوە ئاماژەمان بەوەدا کە زیاتر حیزبە دەسەڵاتدارەکان چەکیان لایەوە هەر ئەوانیش زیاتر تاوان بەو چەکانە ئەکەن، بەڵکو خەڵکی ئاسایی و مەدەنی کەمتر چەکی لایەوە کەمتریش چەک بەکاردێنێ. ئێمە وەکو خۆمان وەکو کۆمەڵی دادگەری پێمان باشە بەڕاستی چەک لە ناو کۆمەڵگا لە ناو خەڵکی مەدەنی نەمێنێ، بەڵکو تەنها لە دەست هێزە ئەمنیەکان بێ، لە دەست پۆلیس بێ، ئەویش لە کاتی دەوام بۆی ئەو تاوانانەی کە بە چەک ئەکرێن کەم بکرێنەوە، چکە بەڕاستی تاوانی قێزەون، تاوانی گەورە، تاوانی نەخوازراو لە ناو کۆمەڵگاکەمان ئەکرێن بە چەک دیاردەی کوشتن، بریندارکردن، هێڕشکردن. لە سەدا هەفتەی تاوانەکان لە هەرێمی کوردستان هۆکارەکەی چەکە ئەنجامدانی تاوان و کوشتن و خۆکوشتن بە چەک لە زیادبووندایە. لە دوای ڕووداوەکانی هاتوچۆش چەک دووەمین هۆکاری سەرەکی گیان لە دەستدانە لە هەرێمی کوردستان. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.